نهێنیەکانی فڕۆکەی بەرازە کێویەکە چییە کە ئەمریکا لە هێرشی سەرحەشدی شەعبی بەکاری دەهێنێت؟ فڕۆکەی ئەیدەی ناسراو بە بەرازە کێویەکە یەکێکە لە ترسناکترین و کاریگەرترین فڕۆکە جەنگیەکانی ئەمریکا، تایبەت بۆ پشتیوانی ئاسمانی بۆ لەناوبردننی تانک و زرێپۆشەکان لە مەیدانی جەنگدا دروست کراوە. ئەم فڕۆکەیە لەم دوایانەدا سەرنجی میدیاکانی ڕاکێشا وای بڵاوبوونەوەی دیمەنی نزیک لە چالاکیەکانی لە ئاسمانی ناوچەی حەبانیا لە پارێزگای ئەمبار کە باز لە بە ئامانجگرتنی هێزەکانی سوپای عێراق و حەشدی شەعبی دەکرێت. گرنگترین تایبەتمەندیەکانی بریتین لە هەڵگری ڕەشاشێکی گەورەیە کە قەبارەکەی 30 ملیمە دەتوانێت لە خولەکدا 3900 فیشک بتەقێنێت کە توانای بڕینی بەهێزترین زرێپۆشی هەیە. ژووری فڕۆکەوانەکە بە حەوزێکی تیتانیۆمی دژەگول لە پارێزراوە کە کێشەکەی دەگاتە 540 کیلۆگرام. هەروەها بزوێنەرەکانی لە بەشی سەرەوە دوور لە یەکتر جێگیر کراون بۆ ئەوەی ئەگەر یەکێکیان پێکرا فڕۆکەکە بە ئەوی تریان بەردەوام بێت لە فڕی. ئەم فڕۆکەیە دەتوانێت بۆ ماوەیەکی زۆر لە بەرزاییەکی کەم و بە خێراییەکی کەم بفڕێت. ئەمەش وا دەکات فڕۆکەوانەکە بەوردی ئامانجەکانی سەرزەوی ببینێت و بیان پێکێت. ڕووداوەکەی ئەنبار بە پێی زانیاریەکان کە ئەمڕۆ سوپای ناوەندی ئەمریکا بڵاوی کردەوە، ئەم فڕۆکەیە لە ئاسمانی حەبانیا ئامانجەکانی حەشدی شەعبی پێکاوە. بەکارهێنانی ئەم فڕۆکەیە لە دژی هێزە وشکانیەکان دەبێتە هۆی زیانی گیانی و مادی زۆر. ئەم جۆرە هێرشانە نەک تەنها کاریگەری سەربازی باڵکو و کاردانەوەی سیاسی توندیشی لە ناوخۆی عێراقدا لێکەوتەوە، چونکە ئەم فڕۆکەیە تەنها لەو جەنگەدا بەکاردێت کە مەبەز لەی سڕینەوەی تەواوەتی ئامانجەکانە. لا کۆتاییدا ئەیدا بەهۆی دیزاینە ناوازەکەیەوە کە لە نێوان هێزی ئاگرین و پاراستنی فڕۆکەوانەکەدایە وەک کوشندەترین چەکی ئاسمانی بۆ شەڕی زەمینی دەمێنێتەوە.